ێژار سڵاو لە تۆ کاک مەنسوور عمرت بگات بە هەزار ئەو کاتەی ماڵی خەڵک کەوتە ژێر لاپاو لە شار تۆ بووی ساتێ نەچکەوتی لە دڵت نەبوو قەرار کوڕی گەورە پیاوی کورد ناوت نەکردووە خەسار دۆڕۆڵەی کاک مەسعودی بەنای خەڵکی کوردە دۆڕۆڵەی کاک مەسعودی بەنای خەڵکی کوردەوە ڕاستی لە تۆ دێتەوە ڕۆڵەی ئاسا و ناوی کورد قەدوت نابێ گەورەیت هیچ کاتێک لە چاوی کرد تۆ ئەستێرەی دەدرەوشەی لە ئاسمانی ساوی کورد تۆ بوویە پارێزەر و خاک و خۆڵ و ئاوی کورد سەڵاو لە تۆ کاک مەنسوور دڵسۆزترین پیاوی کورد سەڵاو لە تۆ کاک مەنسوور دڵسۆزترین پیاوی کورد دژمنانی کوردستان ناوی تۆ دەهات لەگەر ڕێگەی خۆیان ون دەکرد دڵیەت هەر دەبوو لەبەر ئەو داعشەی کە دونیای کردبوو مات و کەسەر کاک مەنسوور بەدەستی تۆ لەو خاکە کرانە دەر هیوادارم لە ژینتا هیچ کات نەبینی زەرەر هەرگیز بەرگی ساد و گەرم نەتخاتە ڕێگات قەدەر سوڕەی پێشمەرگەی خاچی کوردستانەکەم منیش وەک تۆ جان فیدای خاک و نیشتیمانەکەم